خۆشەویستانم جارێکی دەستڵاتان لەبێت و بە خۆشحاڵەوە بەرداوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان کاک ئاری لە دوای ئەوەی کە یەکێتی هاتە ڕزی ئۆپۆزیسیۆنەوە بۆ داواکردنی گەڕانەوەی دەستور دیدێک واوێ ناکرێت کە پارتی هێزێکی تەنهایە لەمەیە و هەموو هێزەکان هەموو دەنگە سیاسیە کان کە قورساییان هەیە کەوتوونتە بەرێک و پارتی بە تەنها خۆی بەرەیەک ئەمە بۆستانەوە نیە پارتی بەتەنیا کاگومێت داوای لێبوردنەکەم پارتی خوا و جەماوەری خەڵکی کوردستانی لەپشتە ئەوە قووەتێکی زۆر گرنگە. دوای ئەوە مەسائلی سیاسی ئاوا ئێمە سێری ناکەین بڵین ئەمە کۆتایی مێژووە، ئەمانە تەکتیکی سیاسی نەگۆڕێن، ینی ئەم ڕواایە بە ناوعشی ترە. گرنگ ئەوەیە ینی من نامێ بۆ زمانە خوانە خواستەیەکی هیچ کەس بە ئیسیفزازی وەری نەگرێمە بەستم ئەوە نییە، بەڵام گرنگ ئەوەیە لە ئەخیری یاریەکە چێ پێکەنێ. ئێمە پێمان وان نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆپی ئێمەیە، لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە ئیتفاقی استراتیژیمان هەیە بەپێی ئەو بنەما دیموکراسی کە ئیتفاقی لەسەر بڵێن داڕژراوە. هەم ئێمە هەمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادین لە داهێنانی سیاسی خۆمانە، لە تەمەتوعکردن بە سیاستەوە بەو شێوەیە کە خۆمان پێمان باشە لە خزمەتی بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بۆ ئێوە شتێکی زۆر ئاساییە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکە ئەمەڵ وێستە وەرەگری ئەمە لە گرنگی ئیتیفاقی استراتیژی بینی ئێمە یەکێتی نیشتیمانی کەمە کاتەوە یەک دووهەم کۆتایی دنیاە بۆ پارتی لەبەرەوەی بە بۆچوونی من ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بای ئەوەندە پێکەی جەماوەریمان بەهێزەکە لەو شتانە ناترسین. بەڵێ زۆر سوپاس. پەیوەندێکمان لەگەڵایە کاک عەبدوڵڵا محەممەدمان لەگەڵا لە سلێمانی. کاک عەبدوڵڵا ئەم کاتت باش و فەرموو. ئەم کاتەیەوەش باش. زۆر سوپاس. بەڵێ فەرموو کاک عەبدوڵڵا. کاکە بەخاتیان دوو میوانە کاکەم. زۆر سوپاس کاک عەبدوڵڵا. ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی چونکە دەنگت باش ناگاتە ئێمە سوپاس دەکەم. باشەوە سەر چاوەکردن درێسە. بەڵام من تێبینیەکەمەیە بۆ هەردوو میوانەکەت. بەڵێ فەرموو. دیارم دەستخۆشی بەرنامەکان بەڕاستی بەرنامەکە خۆشە، بەڕاستی ئەم بەرنامە نابن دیارێ ناوکی لای خەڵک ئێستا هەنیشیشی دروستکردە بەم بەرنامەە، بەڵام تەمە ناکەم تا حەویز ناکە بەو شوی ئێستا بەو نمەتی ئێستا بەردەوام بێت. زۆر سوپاس کاک عەبدوڵڵا. فەرموو پرسیارەکە بکە. وڵا پرسیارەکەم بۆ دوو بەرەکە بۆ کاک ئاری. یەکەم بۆ کاک ئاری کاڵێ ئێمە بەرامان ڕاستەیە زۆر بەداخەوە بەداوای لەبوردنەوە کاتەکەی تەواو بوو. کاک عەبدوڵڵا نەیتوانی پەیوەندەکەی بکات. کاک برزۆ کوێی ئەم دەستورە مەترسی هەیە لەسەر جانبی نیشتیمانی لەسەر مەسەلەی دیموکراسی کە پێویستی بەوە هەبێت تەوافقی نیشتیمانی لەسەر بێ؟ جارێ مەترسەکە لەوێ ئێستا کە زۆرینەی ئەو حزبانی لە نێو پەرلەماندا قووەت و هێزیان هەیە، کورسیان هەیە، داوای دەکەن ئەم داواکردنە هەروە لە خۆڕایی نەهاتووە. ئەمە یەک. دوو، ئەم دەسەڵاتە زۆرانەی کە لە چیەوە هاتووە داواکاری لە خۆڕان هاتووە؟ ئەمە بەستمەوەیە سەرچاوەکانی ئەو داواکاریە چییە؟ خاڵی هەرە جەوهەری لێرەدا ئەو دۆخی ئەو دەستورەی تێدا ئەو ڕەشنووسی تێدا ئامادەکراوە لە ڕووی دۆخی سیاسی، دۆخی مەدەنی، دۆخی کرانەوەی حزبی، دۆخی هەرێمی کوردستان بەگشت لێگە ئەو دۆخی ئێستا تێدایە ئەو زوتنەوەی گۆڕان لە پەرلەمان ئۆپۆزیسیۆن نەبووە بە کوردێک. جا برادرانی پارتیش ئەوە دەڵێن خۆی ئیشکالەکە لێرەیە لای ئێوێ دەڵێن ئێمە مڕاعەتی ئەوما کردووە، تەنەبووی ئەوەما کردووە، پێشبینی ئەوما کردووە، ئۆپۆزیسیۆن دروست دەبێت. کاکەمە سوپاستان. کێ وای وتووە کاکە؟ ئەمە لە کێ تۆ زەحمە نەبێتەوە ئەخە بە ناوی ئێمە قساکەی کێ لە ناو پارتی چ مەسئولێکی پارتی بە ناوی پارتی دیموکراتی کوردستانە وتێتی ئێمە ئەمە یوتووە؟ من حەزەکەم ناوەکەی بڵێ خۆ بە لایڤ دانیشتوین. ئەو شەوە لە تەلەڤیزیۆنی پەرلەمان لەگەڵ کاک خەسرۆ گۆران و کاک سعدی پیرە ڕێک دەسەوە مەوزوع بابەتمان هەبوو باسی ئەویان کردەکە لەسەر بە ناوی خەڵکەوە قسەکردن عەزیزم، بە ناوی خەڵکەوە قسەکردن ئەبێ لەسەر ئەساس بێ لەسەر بنەما بێ کاشی من باس دەکەم واقعا اینجا تۆ دێ لەو ڕەشنووسەدا هەموو دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتە فەوق العادانە دەسەڵاتی گەلێک زۆر لای سەرۆکی هەرێم کۆ دەکەیەوە دڵنیاشت دەکەم قسەی ئێمە لەسە خودی سەرۆکی هەرێم نییە، قسەی ئێمە لەسە ئەو سیستەمەیە کەوتم مەترسیەکانی کە 2000 دەترسێم دوای چەند ساڵە خۆت بێ ئەو قەنەعەتێکە ئێستا من تێداما کۆکردنەوەی ئەو هەموو دەسەڵاتە لە دەستی یەکەسدا زەمان چێ سبەی ئەو دەسەڵاتی پرسیارەکەم تۆ زەمان دیگەی ئەو پرسیارە بامە عەرز دەکەم. من یەک پرسیارەکەم ئێمە باسی پرۆژەی دەستورەکەی دوجار ئەمە بخرێتە ڕاپرسیرەوە باسی دەستورەکەی خۆ باسی قورئان ناکەین.
یعنی زۆر تەبیعیە تۆ لە مەرحلەیەک لە مەرحلەکانی ژیانە ساڵێکی تر دوانی تر پێنجی تر دەی تر سەتی تر چەند جار ئەمە بەسەری ئەبچیتەوە هەمواری بکەیتەوە ئەی بۆ ئێستا هەموارینەکەی ئەو پرسیارەکەی بۆ ئێستا هەمواری لەبەرەوە ئیشی لەسەر کراوە لەبەرەوە پێ دوایە کەسێکی بەهێزێ بۆ سەرۆکەکەی بەس لەبەرەوەی ئەدنە لەبەرەوەی کاکچی من لەبەری ئیشی لەسەر کراوە من شتانم باس کرد لەبەری ئیشی لەسەر کراوە لەبەرەوەی لەنەوە هەش دەنگەوە حەو دەنگی پێداوە ئەمە دۆخێک بەسەر چوو دۆخێک بوو بەسەر چوو جەناب پێویستە جارێ لەو برادرانی خۆتان بپرسی بڵێ جەناب زەحمەت نەبێ ئەو ڕۆژەی لە پەرلەمانی کوردستان دانیشت بووی کە دەنگیرا بەم دەستورە بۆ دەسێ بەرز کردەوە کە لە 25 ئەو جەنابانە لێکجیاکرانەوە و لیستی کوردستانی 59 کورسی هێنا بووە حاکمی مطلق وەکو زۆرینەی پەرلەمانی هینی کرد ئەی بۆ جەنابیان یاخردە ڕاپرسیەوە بۆ ناتوانانی وەڵامی ئەو پرسیارە بدرێتەوە بۆ نەخرای ڕاپرسی ئایا ئێوە متمانەتان بە جەماوەر نییە نا بەڕێم لەوە دەکرابمان کرد ئەگەر ئەومان کردایە ئێستا بوو بە دەستور بەڵام ئێستا ئێوە تازە بیرتان گومانە گەورەکە دەزانی ئەوەی کاگاری لە ترسی ئەوەی گومانە گەورەکە دیسان دەژەرمەوە بۆ جملەی ئیفتاحیم لەو بەرنامەیە کەسێک بینە لەو پەڕی دنیاوە حکایەتی دەستوری بۆ بجێرەوە دەڵێ کاکە زووبی بنەوە قوبەی پەرلەمان مادەم زۆرینەی پەرلەمانی لەگەڵەوە بجێرێتەوە دیارە ئەم دەستورە ئەگەوا بڕوا کارەساتی گەورەی بەدوادادێ ئەگەر دەتانەوێت بەهۆی ئەم ڕەشنووسە کە دواتر دەستوری لێ دروست بێ پایەکانی بەرژەوەندی نەتەوەی نیشتمانی ملەتی کورد لە هەرێمی کوردستان پارێزن مادەم حکایەتەکە وایە کاکە بجێڕەوە زۆر سپاس کاک ئاری ئۆباڵێکی مێژوویە یەکتر دەبینینەوە 3-4 ساڵت کە تۆ دێ سەر قەناعەتەکەی من ئەو جەناب شێخی ئەو پێشبینی کاک عەبدوڵڵا محەممەدمان لەگەڵا لە هەولێر کاک عەبدوڵڵام کاتت باش و فەرموو هەلو بەڵێ کاک عەبدوڵڵام کاتت باش و فەرموو پەیامەکە بگەێنە کوڕێنەکەی منە چیت ببوورە کاک وەشمەد محەممەد شەو باش شەو باش کاک وەشمەد خێرات نێردوو میوانەکە دەکەم وڵات بۆ پرسیارێکە کرد لە بەڕێز کاگاری هاسین کە گوایە پارتی بۆچی سوورە لەسەرەوەی پرۆژە دەستوری هەرێمی کوردستان نەگەڕێتەوە کاگەیان پارتی دەزانێ ئەمە کاتێکە دیسان بزوتنەوەی گۆڕان بەکاری دێنێ کە بەڕاستی من سەرکردەکەی زۆر بە زیرەک دەزانم لە مەسەلەی گەمەکردنی سیاسەتە ئێمە دەزانین ئەوە کە کارتی سیاسیە شەڕە گەمەیە مەسەلە نە قانونیە نە مەسەلە ڕەهەندی نیشتیمانیە تەنها ئەوە مەسەلەکەیە دوو بۆ کاکبرزۆ ئەوە مداخەلەیەک من هیچ پرسیارێکم نییە بە کاکبرزۆ دەڵێم کاگەیان ئەوە ئێوەن کە لە واقعی هەرێمی کوردستانی ئەو کاتە ڕاتان کرد سەرکردەکان زۆر سپاس کاک نەگەیشتم کاک نازانم چی بوو بەڕاستی بەڕاست شەی داوەرمان لەگەڵا لە سلێمانی ئەم کاتت باش و فەرموو منەوەی کامەی بیڵم زۆر بەسەر لە ئەمەی پێتام گەرم لە بەڕێی کاتەکە تەواو نەبێ لا بەڕێز کاگاری من لە تۆ پرسم ئاخۆتەنان تاوەکو پارتی پێتان وایە هەموو لایەنە سیاسەکانی هەرێم هەڵەن جگە لە پارتی لەبەرەوەی ئەوان تەنها ڕێگە بە خۆیانیان دادان هەموو لایەنە سیاسەکانی بەبێ زەحمەت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە چووکە دەنگ ئەداتەوە و دەنگی جەنابەت باش ناگاتە ئێمە بەڕێز من تەلەڤیزیۆنم هەلانە باش خەبەرەکان یەک پرسیاری کەش لە کاگاریەکەم جەنابتان پرسان لەوە کرد کە ئەتانوی یاخۆوەکو پارتی پێتان وایە کە ئەتوان دەخەڵات بگۆڕن بەڵام بەڕێز کاک مەسعود بارزانی لە نانی قسەکانیان لە یەکێک لە ساڵی کەوتنەکانیان لە بابوس بۆ سەد ساڵی داهاتوو بابوو بە سەرۆکی پارتی سەرۆکی هەرێم هەڵەبژێرێتەوە بۆ شتێکی کەش بەستان لە پارتی کرێکارانی کوردستان کرد سەرۆکی هەرێم خۆی بە تیرۆریست نایبردن خۆ ئەوان کوردن ئێوە بۆ ئەماڵێن چی چۆتان باش زۆر سپاس بۆ جەنابەت شەوت شات کاک ئاری گومانە مابوو کاک گومانێک باز دەکەم باسی گومانەکان کرد خۆ دێمە لای جەناب کاک ئاری تۆ کاک وەشمەند باسی لەوە کرد کە ئەوە وەکو کارتێکی سیاسی بەکارێنێت نە مەسەلە ڕەهەندی نیشتیمانیە و نە هیچ شتێکی دیکە کارتی سیاسی بەرامبەر بە من لە قسەکان ماموت کارتی سیاسی و بەڵام شتێکی تریشە یاریکردنە بە کات یاریکردن بە کات ببوورە فەرموو یاریکردن بە کات کاگاری هەمومان دەزانین تەلاعوبکردن بە وەقت یاریکردن بە وەقت کۆبنەوە لە پێناوی کۆبنەوە بەداخەوە ئەو نەریتەیە کە لە ساڵانی نەوەتەکانەوە قسەم لەسەر پێشراپەڕین نیە هەموو ئەو ئەزمە شێشانی لە بین یەکێت و پارتی کە دوو حزبی سەرەکی ئەو سەردەمە بوون هەمیشە کۆبنەوە و کاتکوشتنەکان لەوێ بووە بە نەریت کە ئێستا هەندێک جار بە جۆرەك لە جۆرەکان ئیتهامی بزنەوەی گۆڕان دەکرێت کە تۆ بایکۆتی کۆبنەوەکان دەکەی بزنەوەی گۆڕان دەیوێت ئەو نەریتە تێک بشێنێ نەریتێک بێنێتەکایەوە کۆبنەوە جدی جیاواز بێ لەگە کۆبنەوەی کە ناجدی بێ کۆبنەوەک بکرێت کە تێدا برژەوەندی گشتی ملەتەکە تا باس
گومانش کە دەکەم یە گومان ماوە بەڵێ گومان لای هەردوو لا هەیە کاگومێت کاگاری گومان لای ئۆپۆزیسیۆن گومان لای دەسەڵات بە تایبەتی پارتیش بەڵام با من بێم جیاوازی بکەم لە بینی ئەو دوو گومانە ئەگە لای ئۆپۆزیسیۆن بە زۆرێک لە زۆرەکان گومانی ئەو هەبێت کە ئەو هەموو دەسەڵاتە زۆرە دراوە بە سەرۆکی هەرێم و ئەو دەوێت ڕەشنووسی ئەو دەستورە ئەوەندە سیستەمێکی باش بۆ ئێستاونەوەکانی داهاتوودامیکە وەڵی ئەو گومانی ئۆپۆزیسیۆن ئەگەر وایە بابێتە ئەگەر گومانەکەی دەسەڵات بە تایبەتی پارتیش پێی وایە ئۆپۆزیسیۆن بۆ کەسێک وا دەکات مەبەستی سەرۆکی هەرێمە بەراوردکردن لە نێوان ئەو دوو گومانەدا وڵی گومانەکە ئۆپۆزیسیۆن دەسەحەقترا سەبارەت بە مزایدەی سیاسیش وڵی من ئەگەر بۆ ئەوم بێ دەستورێکی باش کە پایەکانی دیموکراتی و پایەکانی مافی مرۆڤ و پایەکانی تەوزیعی ئەدوار لەو هەرێمی کوردستانەدا پایەکانی پێکەوەژانی حزبی لەو هەرێمی کوردستاندا بیکاتە پایەکیشی بێت بەهێز و بیچەسپێنێ من لەگەڵ مزایدەی سیاسی بکەین بەڵام تۆ لە بەرامبەردا دێی بەرامبەر زۆرنەیەکی پەرلەمانی دەوەستێنیەوە ئەگەر ئەو من مزایدەی سیاسیە ئەوەی تۆ مناقەسەی سیاسیە دەتوێت لە هەیبەت و لە شکوی زۆرنەی پەرلەمانی کەمکەوە بۆی ئەگەر تۆ مناقەسە دەکەی منیش مزایدە دەکەم ئێمە ڕێز لە زۆرینەی دەنگی پەرلەمان ئەگرین بۆیە نایاڵین لەو هەیبەتێکم بێتەوە نایاڵیم چێتەوە بۆ ناو پەرلەمان ئەوە زۆرینە دەڵە بگەڕێتەوە کاگاری ئەوم بۆ ساکاچین ئەو زۆرینەی باشە زۆرینەی پەرلەمانی جەماوەڕ ناکات پەرلەمانی خۆشێروخەتی بۆ ناکە ئێمە کاچین چۆن تۆ هەسێلانەکە ئۆپۆزیسیۆن دەڵێم ئەو زۆرینەی باشە ئەو زۆرینەی کە دەنجی پێداوە ئەوە چی لەکەی کاکە ئەمە گوزەشت دۆخەکە دۆخێکی ترە ئەوانەی کە لەگەڵی بوون لەگەڵی ترە اینجا وەکوتم 2000 هەمار کراتەوە ئێمە چاوەڕێ بکەین کەی دەسەڵات ئیتر ئیسراحەتی دەدێتاتە کاک چی لایەنەکانی کاکە ئەگە دەستور داچی یاساکانە کاگاری ئەسڵا من ئێستا بەوەی دەکەم ئەی بۆ نەتاقەتە خستە ڕاپرسیەوە کاکە چی گوزەش نا سێ ساڵە یاری پێ دەکەی مەسەلەیەشی تر مەسەلەی ئەوەی باسی کۆبوونەوەکانی کرد ئەسڵن لە دنیای سیاسیە لە تاریخی دیپلۆماسی ئەمە هەیە ئەوە نییە تۆ چاوەڕێ بکەی کێشەیە گرفتێک لە بینی دوو یان چەند لایەنێکی سیاسیە کاتی بۆ دابنی تۆقیتی بۆ دابنی بڵێ لە ماوەی هەفتەیەکە مایەکە مەحەلیەکەم زۆر جار هەیە مفاوزات هەیە ساڵەهای ساڵ بەردەوامە بێت لەبەرەوە ئەوەی کە کۆبوونەوە ئێمە کۆبوونەوە ناکەین لە پێناوی کۆبوونەوە ئێمە کۆبوونەوە ئەەکەین بۆ لێک حاڵی بوون بۆ جۆکردن لە یەکتری ئەوەی مەسەڵە بەڵێ زۆر سپاس کاک عەبدوڵڵا تاڵبمان لەگەڵا لە سلێمانی کاک عەبدوڵڵا ئەم کاتت باش و فەرموو بەڵێ کاک عەبدوڵڵا فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکت باش وڵای پرسیارێکم بۆ کاگاری هەیە دائیمەن ئەوان ئێمە خەڵکە ترسێنە هەر بەچی نەفسی لەگەڵ خەڵکاکەن کە ئێمە هەموو دوژمنمانەیە ئەم دوژمنانە ئێمە ئەکرێ بزانین چێن لە کاتێکا کە خۆمان پەیوەندیەکانی نێوان سەرۆکی هەرێم و تورکیا ئازانی پەیوەندیەکانی بینی سەر و کۆمار و ئێران دەزانین علاقاتەکانە نەزانین ئەم هەموو کۆمپانیا زەبەلەحان لە کوردستانە هەیە باشە بۆ ئەوان مەترسین بۆ ئێمە لە پاشان هەموو پۆستە باڵەکانی بەخا بەدەست ئێمەوەیە تۆ بڵی سەر و کۆمار مەترسی بێ بۆ هەرێمی کوردستان بڵێ وەزیری خارجی مەترسی بێ بۆ هەرێمی کوردستان ئەمە پێما خۆشان با بجارێک بە خاڵێ بۆ ڕووکەنەوە بڵێ باش ئاگرەوان دوژمنانمە ترسیم بۆ ئێمە ئەمە ئەو پەیوەندە زەیانمان بۆ لەگەڵیانە بێ بۆ لەگەڵ تووشارێکە دەدانە ئەوە دەستخێنە دەستیانەوانەکەوان لە کاتێکا مەترسین بۆ ئێمە یان بەخە ئەگەر مەترسیە بۆ وەزیرەکانمان ئیسحاب ناکەن و نەیانوانەکە ئەوە دوژمنێکی سەرڕەختی ئێمەیە بۆ ئێمە هاوبەشبین لەگەڵیانە لە حکوومەتە و سوپاسانەکەم زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو من حەزەکەم وەڵاهی شتێک بڵێم لەسەرەوە ئێمە کە باسی مەترسیەکەین تێرمێکەیە بە ئینگلیزی پڕاوپڕی ئەو مەبەستەیە کە ئێمە بە مەترسی باسیەکەین ئەنستابیلیتی یعنی ناسەقامگیری کە لە هەر شوێنێکە ناسەقامگیری هەبوو یعنی مەجای مەترسی هەیە هەرێمی کوردستان چواردەوری هەرێمی کوردستان هەموو عالەمە زانێت کە منتیقەیەکی ناسەقامگیرە من نمونەیەک دێنمەوە یعنی ئێمە نامانەوەی خەڵک بترسێنین ئێمە هاوڵاتیانی خۆمان ئەپارێزین بۆیە هەموو ڕۆژێ لە سلێمانی و لە دووهۆک و لە هەولێر سیارێک ناتەکێتەوە بەڵام ئێمە باسی ئەواکەین لە ئێستا ماوەیەکی چەند زۆرە هەموو لەبەر چاوی هەموو دنیاە بارگرژیەک هەیە لە بینی ئەمریکا و ئێرانە لەسەر مۆزوعێکی زۆر حساس بۆمبای ئەتۆمی باشە تۆ دیوارێ بە دیواری ئێرانەوەیە هەموو گۆڕانکاریەکی خوا نەخواستە بەلایەنی حربە یاخود سلبیە لە ئێران بتەقێتەوە هیچ تەسیرێکی نابێ بۆ تۆ چۆن نایبێ مەسەلەی سووریا هەیە مەسەلەی ئەو ڕقەکۆنەی کە کوێت بەرامبەر عێراق وەکو وڵات کە هەڵی گرتووە کە لەوانەیە لایەنێکی سایکۆلۆژی بێ لە ناومێشتی زۆر سیاسی کوێتیا تا ئێساش ما بێ لە ناو هاوڵاتی کوێتیا ما بێ ئەمانە هەموو مەترسینی مەسەلەی سووریا مەترسی نییە باشێک لە پرسیارێک عەبدوڵڵا ئەو بوو ئەگەر ئەو ترسا ڕاستە بۆ ئیعلانی ناکەن ئەم سەردان کۆبوونەوەانە لەگەڵ ئێران و تورکیا ئەم کاک ئومێد با من یەکشتە عەرز کەم
يعني دوش تێبا لەکتری جاکەینەوە ئێمە مەسلحەتی کە تۆ بازرگانی لە بین دوو وڵات تابێ مەسلحەتی دوولایەنەیە مەسلحەتی ئێران و مەسلحەتی هەرێمی کوردستان مەسلحەتی تورکیا و مەسلحەتی هەرێمی کوردستان وا ئیجابەکە کە بڵین قەبارەیەکی بازرگانی دیاریکراو لە بینی ئەم وڵاتانەیە هەبێ بەڵام ئێمە یعنی تۆ کە سیاسەتەکەی ئەبێ هەموو ممکناتێک ببینی تۆ ناتوانانی لەبەرەوەی بڵین پەیوەندی بازرگانی و هەیە لەگەڵ تورکیا یا لەگە ئێران احتیمالات دانەنەی بۆ لە حاڵەتێکی ممکنە کە شتێک ڕووبا ئەم پرچکە بەر تۆ ئەکەوێ باسیواکەین زۆر سپاس کاک بەرزۆ پێت وایە لەگەڵ گۆڕانی هەر هاوکێشێکی سیاسیە لەگەڵ گۆڕێنی معادلەی هێز لە هەر کۆمەلگایەکە ئیتر ئەبێ هەموو ئەو پرۆژە یاسایانە و ئەو یاسا بنچینیانی کە پەرلەمانەکانی پێشوو دەریکردووە سەر لە نوێ هەمووی بگەڕێتەوە پەرلەمان و بە پێیخواست ئەم هێزە سیاسی تازەیە سەر لە نوێ دابڕژرێتەوە شتیوە ممکن و یاسایی و سیاسیە یاسایی بێ یاسایی نەبێ سیاسی بی سیاسی نەبێ نفوز ئەمڕۆ حکوم دەکات ئەو نفوزێ لە سندوقی ئینتخابیت نەتیجەی سندوقی ئینتخابی ئەمڕۆ لە پەرلەمانە کاکە ئەگە پەرلەمان نوێنەری شەقامە ئەگە پەرلەمان نوێنەری کۆمەڵگەی داوان لێ دەکات کاک ئاری ئێستا تۆ دەتوانانی قەناعەت بەم بێنی کە زۆرینەی پەرلەمانی لە ژێر قوبەی پەرلەماندا داوای جێرانووی ئەو ڕۆژنووسە ناکات دەتوانانی قەناعەتم پێبینی کاکە داوای دەکات تۆ کە پەرلەمانی ژنمایندێ شەقام و نمایندەی جەماوەرە تۆ ناتوانانی دژی ئەم ویستە بۆیە بەڵێ کە معادلاتی سیاسی دەگۆڕێ دۆخەکەش دەگۆڕێ ئەو مەسەل اینجا ئەو مەسەلانەی کە ڕاهەندی نیشتمانی نوێتەوەیان هەیە زیاتر لە دوای 25 هەفت و دروستبوونی بستنەوەی گۆڕانی ئۆپۆزیسیۆنەوە خەریکە بە جۆرێک لە زۆرەکان تاچی کوردی ئێمە بە حزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە هەتا بە جۆرێک لە زۆرەکان کاریگەرمان لەسەر هەندێک ئەفرادی ناو حزبەکانی دەسەڵاتش کە وشارێک دروست بووە وەکو خەڵکی لە ناو حیزبەکانی تر خۆی عقلی بەدنیانشکی ئەوەی فێری ئەوەتان کردوێ کە بە چاوێکی ڕخنەگران کاک ئاری یەک جملەم بۆ بێنەوە تەنها جملە لە پێش 25 هەفتا باسوی لەوە کردبێکە ئەو مەسەلانی ڕاهەندی نیشتمانی نێتەوەیان هەیە دەبێ سازانی یەک جملە بۆ بێنەوە ڕادیۆ نیم کاکە بەڵام مەزاکرم باشترە لە بیرمان زاکرم باشە زاکرم باشە ئەم قسەی کە تۆ ئەیکی کاشی من ئەمە تۆ بە زمانیشت پێمانەڵێ ئەڵێ هەتا بزوتنەوەی گۆڕان دروست نەبوو لە ناو حیزبەکانی کوردستانە یعنی بە یەکێتی نیشتیمانی بە کاگنەوشیروان خۆشیۆچکە و لە یەکێتیا بوو کەس توانای ئەوەی نەبوو کە بە فکرێکی ڕخنەگرانەوە یعنی کریتیکال مایند بەو شێوەیە بیر بکاتەوە ڕەش و سپی ئەلکتریک کاکەوانی ئەمە بە جۆرەکان زۆر ڕاستە کاگاری بێ سحری کرد کاگاری تۆ دەتوانی بەم نەڵێ لە دوای 25 هەفت دروستبوونی بستنەوەی گۆڕانەوە دەنجی شەقامی کورد زوڵان بوو دەتوانی بەم نەڵێ لە دوای 25 هەفتەوە نەریت و حاڵەت و چەمچی ئۆپۆزیسیۆن بوون لە ناو پەرلەمانی کوردستان خەڵکی ڕۆشنبیر و نخبەی وێڕای سوپاس جوابم هەیە بۆ ئەوەشان وێڕای سوپاس بۆ هەموو ئەو کەسە ڕۆشنبیر و نووسەرانی کە بەدیدە جیاوازە سیاسیەکانەوە قسەیان لەسەر مەسەلەی گەندەڵ و خراپەکاری کردیا بەڵام ئۆپۆزیسیۆنی منەظەم ئۆپۆزیسیۆنێکە وەکو شۆڕشێکی مەدەنیە و چەرخانی مەدەنی و سیاسی لەگەڵ خۆی هینایە بتەوێنێتەوێ و تاریخ تۆماری کردووە لە دوای 25 هەفت و بەشە شێرەکەشی بەربستنەوەی گۆڕان دەکەوێت بتەوێنێتەوە بەس کاک برزۆ ئەمە تۆ بە نوعی قساکی وەکو ئێمە ئینکاری ئەومان کردوێ تازە ئینکارت من ئینکاری ئەوە ئەگەم لەگەڵ ئەوەنی لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن بێ تۆ ژۆ لەم بگرە کاکە من 100 جاریتر ئینکاری ئەوەکەم کە تۆ بتوێ بە منی بسەپێنی بڵێ هەتا بزوتنەوەی گۆڕان دروست نەبوو خەڵکی لە ناو حیزبەکانە یعنی عقلی بەدنیان ناشکە ئەمە یەک ئەوەی کە جەناب دەیڵێ باسی ئەوە ناکەم عقل بەسەر شنە دەشکە بەڵام لە ڕووی نەتیجەدا چیان پێکرا لە ڕووی نەتیجەی عەمەلی چی کرا ئەوەی کە جەناب دەڵێ کاک نەسیروان بارزانی لە ساڵی 2009 لە بانگیدا مقابلەیەکی کرد لەگەڵ کێنێن ئەو لەویا دانی بەوەیان نا کە ئۆپۆزیسیۆن شتێکی باشە بۆ هەرێمی کوردستان 25 کورسی گۆڕان لە پەرلەمانی کوردستان پێویستە ئێمە ڕێزی لێ بکرین ئێمە دان پێدانی ئەوە هەر گەرم و گوڕ کردومان ئێستا جەناب دوایین پەیوەندیمان لەگەڵایە بەڕێز کەژاڵ محەممەدمان لەگەڵ لە سلێمانی کەشەڵخان ئەم کاتت باش و فەرموو زۆر باش سپاس کاگومێت تەبیعی من ئەمێ بە خێرا قسەکانم بکەم من پرسیار لە کاک برزووەکەم دیارە کاک برزوو لە بیری چۆتەوە کاتێکە ئەو برادرانەی ئەوان ئەو کاتەکە یەکێتی بوون کە بە چەپڵە ڕێزان چەپڵیان لێ بۆ ئەو ڕەشنووسە لە ناو کە بۆ ڕیفرانجۆم کرێ بۆ ئەو ڕەشنووسە و هەروەها دیارە ئەو برادەرە لە بیری چۆتەوە ئەو ڕەشنووسەی نەخێنێتەوە کە باسی سەلاحەتی سەرۆکی هەرێمەکە بەداخۆ بیخەنایەتەوە بەو شێوە کازانێت سەلاحەتی سەرۆکی هەرێم
پێم تەنها مەسوومە ئەینا هەمووی بە هاوکاریە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و دیارەوە برادەرە بێ ئاگاشە لە دنیا و لە جیهان ئەگەر ئاگدار بێ ئەبێ ئاگداری ئەوە بێ کە لەم ڕۆژانە لە زانکۆیەکی گرنگی فەڕەنسی کە ئوستازێکی گەورەی سیاست مەدار لەوێ و توێتی سەرۆک بارزانانی بۆ شەرقی ئەوساد وەکو پاریس وایە بۆ فەڕەنسا بچووکترین کێشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێ ئەبێ بگەڕێنەوە بەلای سەرۆک بارزانانی و کلیلی چارەسەرەکانی ڕۆژهەڵات. بەڵێ زۆر سپاس دەکەم کاژەڵخان بۆ پەیوەندەکەت. کاژەڵخان تاکید ئەمەژی بە چەند خاڵێکت بەسم لێرە کوردەکەم و یەکەم هەموو برادرانی ئێوە کە پێشتر تێدابوون بوون دەنگیان داوە و ئەوانەشی کە یەکێتی بوون و ئێستاش هەر یەکێتین دەنگیان داوە بۆیە لە کۆینەوە هەش ئەندام پەرلەمان نەوە حوتی توتی بەڵێ نەوە حوتوشی نەکرد توتی بەڵێ و توتی بەڵێ بۆ ئەوەی کە بخرێتە ڕفراندۆمیشەوە. وڵی کاگومێت وەکو بداتیش باسم کردنی قاشی سیاسی لە مەحافلی جیاواز زۆر لەسەوە کراوە پێم بە نەتیجەش دەگەین ئەو قەناعەتە بەڕێ دەستورەکە ڕۆژنووسەکە دەبێ بگەڕێتەوە چۆن بگەڕێتەوە چۆن بێتەوە ناو پەرلەمان بۆی ئەگەر زیاتر بۆ تەحلیل وانە بگەڕێن چکە تحصیل حاصلەکە پێما بێ ئەوە ئینجاڵە دەستورەکە نەخوێندوێتەوە وایە ئاگاداری سەرحەدەکانی سەرۆکاتی هەرێمی بەس بچێتە ئەو لاپەڕێک کە ژمارە 60ەکانی تێدا دەزانێت دەسەڵەتەکانی سەر شێرم لەچێت کەژاڵخان مسپاسی دەکەم بۆ سەرنووسێ بنیەکانی سەبارەت بۆی کە من پێما بۆ ئەوم قفڵ کردو بەڵام دیار هێشتا قفڵ نەبوو لای کەژاڵخان بەڵێ کاکە بە جۆرێک لە جۆرەکان ئەگە هەندێک لە سەرکردەکانی ئێستا گۆڕان ناویەکێتی بوونە لە سیستەمێکی خراپ بەشدار بوونە بەڵام ئەفکاری باشان هەبوو بۆی سیستەمەکە لە کاتی خۆیدا چاپ بکرێەوە ئەفکارە باشەکانی ئەوانە تەبەنی نەکراوە بۆی جابنەوە لە یەکێتی ئێستا دێن ئەو سیستەمە خراپەش سادەکەن فەزلێکی دو قسەی خۆت زۆر بە کورتی. بەڵێ دۆخی سیاسی هەرێمی کوردستان هەستیارە ئەو وڵات و نیشتمانە ئی هەمومانە دەبێ حزبەکانی دەسەڵات بە تایبەتی پارتی ئینجایەکێتیش قەنەعەتی ئەویان لابێ معادلاتی سیاسی لە گۆڕانکاریدایە ئۆپۆزیسیۆنیش کە ئێستا داکۆچی لەسەر هەندێک بنچین و بنەمادەکە کە تیاندا پایەکانی بەرژەوەندی نیشتمانی نوێتەوەی هەرێمی کوردستان دەپارێزرێن دەبێت لە نەتیجەدا ئەو مەسەلانەی ڕەهەندی نیشتمانی نوێتەوەیانەیە هەمومان کۆکاتەوە مێژوو بێڕەحمە دوای ئۆباڵی کەسمان هین ناکات بۆیە تکایە هەمومان پێکەوە یەکتر بخوێنینەوە دوور لە پەراوێز خستن و بە نیشتمانیکردنی هەموو ئەو مەسەلانەی کاک علی فەرموو دو کۆمنت و قسەی خۆتم پێ بڵێ چی بەلاوکە واللهی ئێمە تەبان وەکو پارتی من هیوادارم بینێرانی بەڕێز واتە سەور نەکەن ئێمە وەکو پارتی ئەو کاک برزۆی بەڕێز وەکو بزوتنەوەی گۆڕان ناتەباین لەبەر یەکێکمان تەبایە ئەوەی تر ئەوە نییە ئێمە حەزمان لە تەباییە لەگەڵ هەموو پێکاتە سیاسیەکانی خەڵکی کوردستان و جۆ بۆ هەموو بۆ چوونێکی جیاواز دەگرین. من پێم وایە دایم مناقەشەکردن لەسەر ئەو مۆزوعانی کە زۆر گرنگ ڕەهەندی نیشتیمانی هەیە زۆر پێویستە بۆ ئێمە بەڵام ئێمە وەکو پارتی ئەگەر کە خۆی وانە ئەگەر لە دەستورە لە جیاتی سەرۆک کەلیمەی شاش بەهاتایە شا ینی پادشاه بڕامان بە شیعرەکەی شکری فەزلیە شاوەکو شایەکی شەترەنجە لە عالەم ئەمڕۆ گەورە قانونە قسەی کورد ئەوەیە درێژی مەکە. بەڵێ زۆر سپاس خۆشەویستانم بەنامەکەمان کۆتایی هات بە میوانداری هەرێک لە بەڕێزان ئاری هەرچین بەرپرسی ئاری محەممەد دەرسین بەرپرسی لقی 22 پارتی دموکراتی کوردستان و برزەوە مەجید باژێڕوانی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر زۆر سپاسی هەردوو میوانی ئایزەکەم کە بەرنامە ئەمادەبوون زۆر سپاس بۆ ئێوە ئاسیش تام کاتە بینەری پرۆگرامەکەمان بوون سپاس بۆ هەموو ئەو هاوڕێ دۆستانەی بە تەلەفۆن پەیوەندیان پێوەکردن و کاتێکی خۆش بۆ مولات زۆر سپاس. سپاس